هەڵبەت مرۆڤ لە ڕێی سیستەمی سەرمایەداری لە ڕێی پێڕۆکردنی ئەو سیستەما ئاوری سیاسەیە کە هەڵگری ذهنیەتی پیاوسالاری سەرمایەداری بوو. نازانم بۆچی دەیما کێشەی هەیە ئەمایکە زۆر باشە. هیوادارم دەنگم بە باشی بگات لە لای ئێوە. مرۆڤ لە ڕێی پراوەکردنی ئەو سیستەمە ئابووری سیاسیانەی کە لە هەزاران ساڵ پێش ئێستاوە پێڕەوی کردووە کە هەڵگری ذهنێتێکی پیاوسالاری یان پیاوێتی سەرمایەداری بووە لە ڕێی ئەو داگیرکاریانەی کە وڵاتانێکی داگیر کردووە و زۆر تەماحکارانە دەستی خستە ناو هەناوی زەویەوە تا قوڵترین بەشی زەوی ڕۆشت و لە هەمان کاتا بۆ ئاسمان تا بەرزترین ئاستی گردون و ئاسمان ڕۆشت. لەمەوە مرۆڤ ئەو ڕوانینەی دروست کرد کە خۆی سەرداری سەرزەویە و ئەو ذهنێتە پیاوسالارەی کە هەڵی گرتبوو پیاو ئەو تێڕوانینەی دروست کرد کە ئەو خاوەنی ژیان، ژینگە، گردون و هەموو ئەوانەی تێدایە لە ژن، لە ڕوەگ، لە گیانلەبەر، لە ناو دەریا و لەسەر وشکانیشدا هەر بۆیە ئەو بڕیاردەری ژیانی هەمووان بوو. کاتێک کە ئێمەمانێ بابەتێک پێشکەشکەین لەسەر ئاژەڵی بێلانە یان سەگی بێلانە، ئایا ئەوان بێلانن یانەوە ئێمەین ژینگە و ژیانی ئەوانیشمان داگیر کردووە؟ ئەوە مرۆڤە دەستکاری سیستەم و ئەو ژیانە ئەنزیمەیی یا زینجیرەیی کە لەسەر زەوی هەبوو لە ناو ژینگەیە هەبوو مرۆڤ دەستکاری ئەوەی کرد. زۆر تامەحکارانە. بۆیە کاتی ئێمە ئەڵین ئاژەڵی بێلانە یان سەگی بێلانە مەبەستمان چییە؟ لە هەمان کاتا ئێمە ئەمڕۆ میهرەبانی مرۆڤ ئەبینین کە سەگی ماڵی کردووە، پشیلەی ماڵی کردووە. بەشێک لەو گیانلەبەرانەی کە بە گیانلەبەری کێوی و درندەشدا ئەنران بەشێکی ماڵی کردووە یان لە ناو باخچەی ئاژەڵانە بازرگانی پێوە ئەکا، کڕین و فرۆشتنی پێیەکا. لێرە دوالیزمێک ئەبینین، بەشێک لە میهرەبانی ئەبینین کە بەناوی میهرەبانیەوە مرۆڤ ئەم ئاژەڵەی کردووە، ئەم گیاندارەی هێناوەتە ناو ژیانی تایبەتی خۆیەوە و وەکو زیندانێک بۆی دروست کردووە. لە هەمان کاتا ئەشبینین کە سەگ و گیانلەبەرەکانی کە کلکیان ئەبردرێ بێچۆکانیان بە هەر بە بچووکی ئەکوژرێ یان ئەبینی چەند بێچۆیەک ئەبینی سێرەکەی جەستەی دایکی لەولاوە کەوتووە. ئایا نەزۆکردنی سەگ یان نەزۆکردنی ئەم گیانلەبەرانە چارەسەرە؟ ئێگەر چارەسەر نییە بەدیلی ئێمە چییە؟ چونکە هەر خۆ بەخۆ نەزۆکردنی ئەم گیانلەبەرانە نابێتە هۆی قڕبوونیان و هەر کاتێکیش گیانلەبەرێک قڕ ئەبێ گیانلەبەری ئەبێتە هۆی نەمانی یا قڕبوونی گیانلەبەرێکی دیکەش. چەند ساڵێکە ئێمە بەرگۆمانەکەوێت کە شەڵتەر دروست دەکرێت، ڕێکخرا و کەمپینی گەورە گەورە ئەکرێ بۆ ئەوەی کە شەڵتەر دروست بکەن و گیانلەبەرەکانی تیاکۆ بکەنەوە. بەڵام لێرە و لێرەش لێرە و لەوێش چیرۆکی جیاواز دەبیستین لەوەی کە لەوێش لەوانەیە خزمەت نەکرێن. منیش داتایە کوشتێکی فەرمیم لە بەردەست نانیە بەڕاستی، بەڵام چیرۆکە و ڕۆژانەی بیستین کە لە هەندێک لە شەرتەرەکانە بە جەماعی ئەکوژرێن، کۆمەڵکوژ ئەکرێن. بۆی پێمان خۆش بوو قسە لەسەر ئەم بابەتە بکەین. ئەمڕۆ میوانداری دکتۆر لاڤینمان کردووە. دکتۆر لاڤین بەکالدوێستی لە پزیشکی ڤێتەرنەری و نەشتەرگەری لە زانکۆی سلێمانی هەیە لە ساڵی 2013-2014. ئەزموونی زیاتر لە 10 ساڵ کارکردنی هەیە لە کلینیکی ڤێتەرنەری تایبەت و هەروەها لە ساڵی 2018ەوە دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی پاکۆیە. لە ساڵی 2022ەوە لە ساڵی 2020ەوە سەرۆکی ئەو ڕێکخراوەیە، ڕێکخراوی پاکۆ. لە ساڵی 2022 زەمالەی چیفنینگی بۆ خوێندنی ماستەر لە وڵاتی بەریتانیا وەرگرتووە. لە ساڵی 2023 بڕوانامەی ماستەری لە ڕەفتار و سەلامەتی ئاژەڵ لە زانکۆی ئێدنبرا لە سکۆتلەندا بەدەستهێنەوە. زۆر بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ میوانداریەکەتان و بۆ ئەم تەوەرە گرنگە. زۆر سپاس بۆ هاتنت.
بابەتێکی زۆر گرنگمان بۆ باسەکەی پێم خۆشە لە ڕێی پێشکەشکردنی بابەتەکەتەوە بەشێک لەو پرسیارانەی کە کردمان یان ئەو ئەزمونەی کە ئێوە هەتانە لەگەڵ ئێمەیە بەشی بکەن و لە هەمان کاتدا لە دوای پێشکەشکردنی بابەتەکەی بەڕێستان ئێمە دەفەت ئەین بە ئامادەبووان کە گفتوگۆی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە. زۆر باش، دەستان خۆش بێ. من بێ هەستم. بەدەستمەوە بێ. زۆر باشە. تەمانە ئەمڕۆ کە باسی کێشەی زۆربوونی ژمارەی سەگی بێلانە و چارەسەرێکی ڕاستەقینە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بکەین. و یەکەم شت کە پێویستە بیزانین ئایا ئەوەیە کە بەڕاستی زۆربوونی سەگی بێلانە کێشەیە، کێشەی دروست کردو بۆ خەڵک، ئەتوانین وەڵامی ئەم پرسیارە بە بەڵێ بدەینەوە لەبەرەوەی کە چەندها حاڵەتی پەلاماردانمان هەیە، چەندها حاڵەتی بێزاربوونی خەڵکمان هەیە، چەندها حاڵەتمان هەیە کە خەڵک گلەیەکە مریشکەکەم خوراوە، بۆ نمونە ئاژەڵەکەم خوراوە، چەندها حاڵەتی ترمان هەیە کە وای کردووە کە ئێمە بڵین و چەندها نەخۆشی گواستراوەشمان هەیە. ڕاستە لای ئێمە ئاماری فەرمینیە کە بڵین نەخۆشی هاریمان هەیە کە لە ڕێگەی گازگرتنی سەگەوە گوازرێتەوە بۆ مرۆڤ یا ئاژەڵی کێوی تر، بەڵام نەخۆشی هاری هەیە و ئەکرێ بگوازرێتەوە و چەندها نەخۆشی تر هەیە، بۆ نمونە کرمی کیسە ئاوی، نەخۆشیەکانی کرمەکانی تر کە لە ڕێگەی سەگەوە یان لە ڕێگەی پیسایی سەگەوە ئەگوازرێتەوە بۆ ئاژەڵی تر و ئەو کاتەش کە ئێمە گۆشتەکەیان ئەخۆین ئەگوازرێتەوە بۆ ئێمەی مرۆڤیش. بۆیە زۆربوونی کێشەی سەگی بێلانە بەڕاستی توانین بڵین کە لەم ڕۆژەیە کێشەیە و پێویستی بە چارەسەرێکی ڕاستەقینە هەیە. ناوەڕۆکی بابەتەکانمانەوەی بۆچی سەگی بێلانە زیاد ئەکات و ئایا بەڕاستی کێشەیە و چۆن زیاد ئەکەن و چۆن ئەم کێشەیە چارەسەرەکەین و لە کوردستانە چی کراوە تاوەکو ئێستا بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت و تا چ ڕادەیەک چارەسەر کراوە و چارەسەرە ڕاستەقینەکەش بەپێی ئەو داتایانەی هەیە، بەپێی ئەو ڕیسەرچانەی کە کراوە چییە، چۆن چارەسەری ئەم کێشەیە بکرێت. سەرەتا بۆی تێبگەین کە ئایا بەم باسی ئەم کێشەیەکەین سەگی بێلانە خۆی چییە. طبعاً ئەو سەگانن کە مرۆڤ خاوەندارێتیەکی ڕاستەوخۆیان ناکات، لە ژینگە و لە سروشتمانە هەن و ماڵێکیان نییە، کەسێکیان نییە کە سەرپەرشتیان بکات و بۆ ژیان و مانەوەیان ناڕاستەوخۆ پشت بە مرۆڤە بەستن. واتە مرۆڤەکە لەناو ماڵەوە خواردنیان بۆ دانانێ، شوێنێکی بۆ دابین نەکردوون و خاوەندارێتیەکی ڕاستەوخۆیان لێ ناکات، بۆیە ئەمە پێیان بڵێن سەگی بێلانە. سەگی بێلانە ئەکرێت بە سێ جۆر هەمان بێ. یەکەمیان پێیان ئەوترێ فێرەڵ دۆگ یا ئەو سەگانەی کە کێوین لە سروشتا خۆیان لەدایک ئەبن، مرۆڤ هیچ ڕۆکتێکی پێیانەوە نییە، ئەچن ڕاوی خۆیان ئەکەن، ئاژەڵە کێویەکان ئەخۆن، دوور تا نزیک بۆ نمونە لە شوێنی بەرماوەی مرۆڤە، بەرماوەکانی مرۆڤ خواردن ئەو شتانی لە مرۆڤ ئەمێنێتەوە، لەسەر ئەوە ئەژین، لەسەر ئەو کەلاکی و ئاژەڵانەی کە مردون و لە سروشتا بەجێ هەڵراون لەسەر ئەوانە ئەژین و کاتێک کە مرۆڤ لێیان نزیکە بێتەوە لە دوورە مرۆڤیش ببینن ڕائەکەن. ئەم سەگانە کە فێرەڵ دۆگن، ئەمە یەکێکە لە جۆرەکانی سەگی بێلانەکە هەمانە. جۆرێکی تریان ئەوانن کە پێیان ئەوترێت کۆمیونیتی دۆگ. کۆمیونیتی دۆگ ئێمە لە جاران لە ناو کۆڵانەکانمانە یا لە شاری سلێمانیا ئێمە ئەم شتەمان نەبوو، چونکە زۆربەی زۆری سەگە بێلانەکان قڕەکران لەلایەن حکوومەت و شارەوانی و ڤێتەرنەریەوە. بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵین کە بەهۆی ئەوەی کە بەتایبەتیش دوای کەرەنتینەوە کە هەڵمەتی کوشتنی سەگ وەستێنرا، چیمان هەیە؟ کۆمیونیتیەکەمان، کۆمەڵگاکەمان خواردن ئەیان بە سەگەکان. کۆمەڵێک کەس بە سەربەخۆ وەرنە خواردنیان ئێنێ، خزمەتیانەکان، سەگێک لە کۆڵانێکە بەچکەیەکی بووە یا بەچکەی کردووە،
ئەو کاتە خەڵکەکانی ئەو کۆڵانە کولانەیەکی بۆ دروستەکەن یاری لەگەڵ بەچکەکانیان ئەکەن، بەڵام هێشتا کەسێکی تایبەت نییە کە خاوەندارێتی لەم سەگانە بکات و بڵێن ئەم سەگە خاوەنێکی هەیە. بۆیە ئەمە کۆمیونیتی دۆگە و ئەو کۆمەلگایەیە، ئەو کۆڵانەی کە سەگەکەی تایە دوور تا نزیک بەرپرسیارە لە سەلامەتی و لە پاراستنی ئەم سەگەی کە لە کۆڵانەکایە و نیمچە ماڵین، یعنی وەکو سەگە فێڕەڵەکان نین کە یەکسەر مرۆڤ ببینن ڕابکەن، لاوەچی تۆزە کلکە لە قەولێ بۆ بکەن، لێت نزیک ببنەوە کەسێکە چێ بە تایبەتی ئەگەر کەسەکە میهرەبان بێ، یان لەوە ئەچێت تەنها لەو کەسانە نزیک ببنەوە کە خزمەتیان ئەکەن لەگەڵ خەڵکی کۆڵانەکەیە ئاشنا و عەزێتیان نایەن، ئەوانیش خەڵکەکانیش لە بەرامبەرە خزمەتیان ئەکەن. سەگێکی جۆرێکی تر لە سەگی بێلانە کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە ئەتوانین بیبینین بەگشتی لە جیهانە، ئەو سەگانن کە پێشتر ماڵی بوون، کەسێک بەخێوی کردوون، بەڵام بە هەچ هۆکارێک بێت یا ئەوە تا ون بوون یا ئەوە تا فرێدراون و کراونەتە کۆڵانەکان. ئەمەش بەشێکی تر پێکەهێنن لە ڕێژەی ئەو سەگانەی کە پێیان ئەوترێ سەگی بێلانە. بۆچی ژمارەی سەگی بێلانە زیاد ئەکات؟ ئەتوانین زۆر بە ئاسانی ئەم پرسیارەشی بکەینەوە بە مەرجێک دووشتی بنچینەی تێبگەین. یەکەمیان ئەوەیە ئاشنایەتی مرۆڤ و سەگ چۆن بووە، چۆن دەستی پێکردووە، و دووەم شتکە تێبگەین بایۆلۆجی زۆربوونی سەگە بۆ بزانین کە سەگ چۆن زیاد دەکات. طبعاً لە زۆر کۆنەوە نزیکەی 400,000 ساڵ پێش ئێستاوە مرۆڤ ئاشنایەتی هەبووە لەگەڵ سەگە و لە چەندین بەڵگە هەیە کە ئەوە بسەلمێنێت کە سەگەکان لەگەڵ مرۆڤ ئاژیاون. چەندەها لێکۆڵینەوەی زانستی هەیە کە ئەوە ئەسەلمێنێت کە سەگ بنچینەکەی گورگ بووە، پاشان کاتێک کە مرۆڤ ڕاوی کردووە هاتوونەتە نزیک مرۆڤەوە، لەسەر بەرماوەی مرۆڤ ماونەتەوە، کاتێک کە لێیان کە بۆن لە خواردنیان لێماوەتەوە یا بەشێکی ئەو لاشەی ئاژەڵانیان نەخواردووە کە ڕاویان کردووە، ئەم سەگانە نزیک بوونەتەوە وردە ئەداپتیان کردووە، ڕاهاتوون لەسەرەوەی کە ئێمە بۆ ئەوەی کە بمێنینەوە پێویستەکە پەلاماری مرۆڤ نێ، پێویستەکات کە کۆمەڵێک گۆڕانکاری لە سرۆشتیانە ببێت. و کاتێکیش کە ئاژەڵێک کوژراوە، بۆ نمونەیەکێک لەو سەگانە بە تایبەتی گەورەکانیان کە کوژراوە، مرۆڤ بەچکەکانی هەڵگرتوێتەوە و بەخێوی کردوون، دواتر بۆ ڕاو و بۆ پاسەوانی بەکاری هێناون. ئەمەش وای کردووە کە دوور تا نزیک ئەو سەگانە لە نزیک مرۆڤ بمێننەوە. و بێجگەلەوەش ئەسا ئەو ڕسمەی کە دامناوە لێرەیە لە وڵاتی سعودیە دۆزراوەتەوە، بەداخەوە هیچ ڕسمێکم دەست نەکەوت کە هی کوردستان بێبی سەلمێنێت کە ئێمە لە کێوە سەگ بەخێ و ئەکرێت و لە نزیک مرۆڤەوە، بۆ بەڵام چەنەها بەڵگە هەیە کە بە تایبەتی سەگی هەوشار، سەگی تانجی هەر لەلایەن نەتەوە دێرینەکانەوە لە عێراقیشا بەخێو کراون. ئەو وێنەیەمان هەیە کە پیاوێک پیشان ئەیات کە لەگەڵ کۆمەڵێک سەگە ئەیانەوێ ڕاوی ئەو ئاژەڵە بکەن. ئەمانە هەمووی بەڵگەن کە سەگ لە دێر زەمانەوە لەگەڵ مرۆڤ ئاژیاوە، بۆیە هیچ سەگێک لە خۆیەوە هەڵناخڵێ لە شوێنێکەوە و کە مرۆڤ لە شوێنێک بێت سەگ ئەبێت. ئەمە شتێکە حاشا هەڵنەگرە و کاتێکیش کە کۆمیونیتێکی تازە بۆ نمونە سیتیەکی تازە دروستەکرێ، لادەیەکی تازە دروستەکرێ، مرۆڤ بەچێت کۆڵۆنایزیان لە شوێنەکانی شتەجێ ئەبێت، ماوەی یەکەم لەواچە سەگی لێ نەبێت، بەڵام دوای ماوەیەک بەهۆی ئەوەی کە پاشماوەکانی فڕێەیە بەپێی ئەوەی کە سەگ پێویستی بە مرۆڤە بۆمانەوە لێ نزیک ئەبێتەوە و نیشتەجێ بێت لەو شوێنەیە، بەپێی بەردەستبوونی سەرچاوەکانی خواردن و ژیان و مانەوەی سەگەکان ژمارەیان زیادەکا لەو شوێنەیە. دوم شت کە پێویستە تێبگەین لەم بابەتە بۆی کە تێبگەین لە زۆربوونی سەگ، بایۆلۆژی زۆربوونی سەگە. طبعاً سەگ ئاژەڵێکە کە ئەتوانین بەگشتی بەپێی جۆرەکان یەگۆڕێ، بەپێی باری ژیانی کە لە ماڵا بەخێوە کریا لە دەرەوە بەخێوە ئەکرێ یا ژیانی چۆن و چەنێ مەترسی لەسەرە تەمەن یەگۆڕێ. تەمەنی سەگێکی کوردی کە لەسەر شەقامەکانەژی ئەتوانین بڵێن 5 تا 8 ساڵ ئەڕوات. ئەگەر گەورە بێت و تەمەنی 6 مانگی تێپەڕێنێت، چکە لە تەمەنی بچووکە زۆربەیان تووشی چەنەها نەخۆشی ڤایرۆسی ئەبن، بە تایبەتی ڤایرۆسی پارڤۆ کە تووشی چوون ڕشانەوەیان ئەکا و نەخۆشیەکی تری ڤایرۆسی هەیە کە پێوترێت دیستەمپەر کە تووشی لەرزیان ئەکات و بۆ هەڵامەتیان هەیە و زۆربەیان ئەکوژێت. بەڵام کاتێک کە سەگێک تەمەنی گەیشتە 6 بۆ 8 مانگ و نەخۆش نەبوو، ئەو کاتە ئامادە بێ بۆ جووت بوون. کاتێک کە سەگێک لە تەمەنی 6 بۆ 8 مانگە
جوود بوو حامیلا بێت ئاوسە بێت 65 ڕۆژ بۆ 70 ڕۆژ ئەمەش بە پێی نەوعەکانی سەگ ئەگۆڕێ بەدەمە کە باسی سەگی کوردی بکەین نەتوانین بڵین 2 مانگ بۆ 2 مانگ و 10 ڕۆژ حامیلا بێت دوایەوە بەچکەکانی بێت کە بەچکەکانی بوو ئێمە سەگی کوردیەوەی کە بینیومان تا ئێستا 8 بۆ 13 بەچکەی ئەبێت لەم 8 بۆ 13 بەچکەیە دوای 3 بۆ 4 مانگ دایکەکە بەچکەکان بەجێ ئەهێڵێت و دووبارە جووتە بێتەوە کە بەچکەکانی بوونەوە بە 6 مانگ دووبارە دەسەکەنەوە بە جووت بوون و ئەمانیش بەچکە ئەکەنەوە ئەم وێنەیە ئەگەر بیبینن هی پشیلە و سەگیشمان هەیە زیاد بوونیان کاتێ تۆ 2 سەگە هەبێ لە کۆڵانێکە نێرێک و مێیەکە هەبێ و شتێکی تریشم بیر نەچێت کاتێک کە مێیەک بە کوردی خۆم پێڵەن بەبا بێت یا کاتی جووتبوونی بێت هەر مێیەک 10 بۆ 12 نێرە دوای ئەکەون و لەگەڵی جووتە بن ئەوە دوایی ئیشمان بۆ قسەیە ئەبێتەوە بۆ ئەوی کە باسی مەترسیەکانیانەکەین کاتێک کە 2 سەگمان هەبێت لە ماوەی ساڵێکە ئەبن بە 16 سەگ ئەگەر 4 بۆ 5 بەچکەیان بمێنێتەوە لە ماوەی 2 ساڵە ئەبن بە 128 لە ماوەی 5 ساڵە ئەگەر ئێمە هیچ نەکەین وازیان لێبێنین زیاد بکەن لە ماوەی 5 ساڵە ئەبن بە 12288 سەگ ئەگەر بیر لەم ئامارە بکەینەوە شتێکی ترسێنەرە کە ئێمە بۆکو چۆن مرۆڤ ینی خۆی ئەتوانێت بیر کاتەوە و ئەتوانێت ڕێگری بکەنەوەی کە تاو من ناتوانم توانای داراییم نییە توانای بۆ نمونە شوێنم نییە نامەوێت مناڵی ترم ببێ زۆر بە ئاسایی لەبەرەوەی کە ئێمە لەو بارەیە ئەتوانین خۆمان قەرار بین بەڵام سەگێک ناتوانێت قەرارە بە سەگێک کە هۆرمۆناتی بەرز بۆیە هۆرمۆنی ئیسترۆجین لە مێیە بەرز بۆیە کاتە با بڵێین ئەو کاتە تاو یعنی بەدڵی بێ شوێنی هەبێ نەی بێت شتێکی بایۆلۆجیە داوای جووتبوون ئەکات و بەچکەی ئەبێت و کاتێکیش کە بەچکەی بوو کێشەکان دەست پێ ئەکات پەیوەندی مرۆڤ چییە بەم زیادبوونەوە ئێمەی مرۆڤ ینی چۆن هاوکاریمان کردووە کە سەگ ژمارەی زیادکە طبعاً مهرەبانی و خواردن پێیان و خزمەتکردنی ئاژەڵ شتێکە ئێمە زۆر تەشجیعەکەین بەڵام دوور تا نزیک ئەم خواردن پێیانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە سەرچاوی ژیانیان بۆ دابین ئەکەین و ژمارەیان زیاد ئەکات و لە سروشتی خۆیانیان ئەکەین ئەم سەگە فێری یان ئەم ئاژەڵە فێری تەممەڵی ئەبێت لەو شوێنی خۆیان ئەمێنێتەوە و شوێنەکە بەجێ ناهێڵێ لەبەرەوەی کە سەرچاوەیەکی ژیانی هەیە لەو شوێنەیە کەسێک هەیە کە خزمەتێکە بۆیە لەو شوێنەیە کە خواردنی هەبوو کە هیچ هۆکارێکی نەبوو کە بۆی بڕوات لەو گەڕەکە ئەمێنێتەوە نان و ئاوە خوات و جووتە بێت و زیاد ئەکاتەوە یەکێکی تر لە هۆکارەکانی زیادبوونی سەگ کە ڕەبتی ڕاستەخۆی هەیە بە مرۆڤەوە فرەدانی خۆڵ و خاشاکە یا خواردن و بەرماوەی خواردنە وە ژینگەیەکی گونجاویان بۆ دابین کرێ بۆ نمونە کۆمەڵێکی زۆر لە هەنە کۆڵانەکانە لە هەنە شوێنە حاویە هەبوون و هەن ئێستش کە سەگەکان زۆر بە نزیکی لێکۆ ئەبنەوە ئەگەر باسی چەند ساڵێک پێش ئێستا بکەین کە تانجەرۆ هەبوو بڕشتی دێتە منتیقەی تانجەرۆ ئەچوو 1000 بۆ 2000 سەگێ لەو منتیقە بچووکەیە ببینایە بەداخیشەوە کە ئێستا ئەو شوێنە ڕاستە بژینگەی تەندروستی دابین کردووە بینی کلایان بردووە تا ڕادەیە کۆمەڵێک کێشەکەم بۆتەوە بەڵام بەلابردنی ئەو سەرچاوی خۆراکە لەو شوێنەیە وای کردووە کە سەگەکان بێنە ناو شارەوە زیاتر بە خۆراک بگەڕێن هەنێک کەسمان هەیە کە سەگەکانی خۆیان جووتەکەن و زیادیان ئەکەن وەچیان پێ ئەخەنەوە یان بە بێویستی ئەوان سەگەکان ئەچنە دەرەوە و جووت ئەبن و ژمارەیان زیاد ئەکات ئەمانیش ناتوانن بەخێیانکەن سەگەکان یەنە سەرجادە و ئەبنە بەشێک لەو سەگە بێلانانەی کە لە سەرجادەکانمان هەن ئەمانە دەستێوەردانی مرۆڤە کە ئەم کێشەیان گەورە کردووە ئەم کێشەیان زیاد کردووە بەڵام ئەگەر هیچیش نەکەین ئەگەر مرۆڤ هیچ دەستێوەردانێکیشی نەبێت ئەم سەگانە هەر زیادەکەن لەبەرەوەی کە وەکوتمان زیادکردنیان ویستێکی بایۆلۆجیە ئەم سەگانە بەچکە ئەکەن و گەورە ئەبن و زیادەکەن و بە سروشتی هەنێکیان نمرن هەنێکیان نامرن ئەم دایەگرامەوەمان بۆ ڕوو نەکاتەوە کە لە کۆمیونیتیە لە کۆمەلگایە چۆن سەگەکان زیاد ئەبن و چەند جۆر سەگمان هەیە وەکو باسمان کرد ئەو سەگانی کە فێرەڵن ئەو سەگانەی کە هی کۆمەلگان ئەو سەگانەی کەماڵی ئەکرێ بخرێنە شێڵتەرەوە کە لە دەرەوە ئەمەمان هەیە
و دواتر خەڵک بە خێویان بکاتەوە ئەمەش هۆکارێکەوێ بۆ کەمکردنەوەی ژمارەیان لەسەر جادەکان ئەکرێ بالعکس خەڵک واز لە سەگەکانی خۆی بێت و بێنێت و فڕیان باتەوە سەر جادە ئەمەشە بێتەوە هۆی زیادکردنیان و بێجگەلەوەی کە نەزۆک نەکران کە ژمارەیان زیادی کرد و هیچمان نەکرد ئەو کاتە ئەم دەورانە بەردەوام ئەبێت و ژمارەکە هەر لە زیادبوونە ئەبێت و ناتوانین کێشەکە چارەسەر بکەین. وەکو باسمان کرد بۆچی زۆربوونی ژمارەی سەگی بێلانە ئەکرێت کێشە بێت ئەکرێت هەمومان تووشی کۆمەڵێک مشکیلە ببین بە بۆنی زۆربوونی سەگی بێلانەوە. یەکەم هۆکار وەکو باسمان کرد نەخۆشی هاوبەشەکانن کە لە نێوان سەگ و مرۆڤ ئەگوازرێنەوە بە تایبەتیش نەخۆشی هاری لەوەچە معلوماتتان هەبێت کە نەخۆشی هاری نەخۆشیەکە کە ڤایرۆسێکە لە ئاژەڵە کێویەکانە هەیە لە ڕێگەی گازگرتنی ئەم ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ و کاتێکیش کە نیشانەکانی ئەم نەخۆشیە دەرکەوت هیچ چارەسەرێکی نییە یعنی کەسەکە لە 100 ئەمرێت تا ئێستا تا ئەم ڕۆژە هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزرەوەتەوە کۆمەڵێک نیشانەی خراپی هەیە و بێجگەلەوەی ئاژەڵەکە خۆشیەمرێ. یەکێکی تر لە نەخۆشی خراپەکانەوە ئەچێ زۆربەتان بیستە بێتتان کە کرمی کیسەئاویە ئەکیازمایی پێ ئەڵێن کە لە ڕێگەی پیسایی سەگەکەوە کە لەسەر سەوزە لەسەر خواردنەکات یان لە ڕێگەی خواردنی گۆشتی ئاژەڵی بەڵێن مەڕ و مانگە و ئەمانەوە ئەکرێ بگوازرێتەوە بۆی هێلکەکە بۆ ئێمە بگوازرێتەوە و چەنەها کیس دروستەکە باشترین حاڵەتەوەی کە لەسەر جگەر دروستیکە بەڵام خراپترینی ئەکرێ لە مێشک لە مۆخی ئێسقان لە سیەکان لە چەنەها ئەندامی ترە دروستی بکات و لەگەڵ تەقینی ئەم کیسەیە مرۆڤەکە ئەمرێ بێجگەلەو هەموو ئازار و ناڕەحەتی کە تووشی مرۆڤەکە ئەبێت. حاڵەتێکی تر کە بێجگە لە نەخۆشیە هاوبەشەکانی نێوان سەگ و مرۆڤ ئێمە ناتوانین حاشا لەو شتە بکەین کە بەڵێ هەنێ سەگ هەیە پەلامار ئێن و گاز ئەگرن و هەنێ مرۆڤیش هەیە کە لە سەگە ترسن شتێکی تەبیعیە ینی ئەمە ناتوانانی بە مرۆڤێک بڵێیت تۆ لە سەگ مەترسە ئەکرێ فێری بکەیت کە چۆن تەعامل بکات لە چواردەوری سەگێک کە ویستی پەلامار بات بەڵام ناتوانانی پێی بڵێیت تۆ لە 100 نابێ بترسی ئەمە چنێک تەعاملمان لەگەڵ سەگا هەیە ماوەی چەند ساڵە چ خۆم چ خۆبەخشەکان بەڵام هەنێ حاڵەت هەیە ئێمەش لە سەگێک ئەترسین لەبەرەوەی کە ناتوانانی هەنێ سەگ هەیە دڕن و چ کاتێک سەگەکان دڕە بنیان پەلامار ئەیەن بە تایبەتی کاتێک کە دایکێک بێت تازە بەچکەی کرد بێت بۆ پارێزگاریکردن لە بەچکەکانی لەو کاتەیە کاتنزیکە بیتەوە لە شوێنەکەی ئەوەڕێت پێت ئاگادار دەکاتەوە لێ نزیک بیتەوە ینی تێنەگەی لەوەی کە ئەو ئەوێ دوورکەویتەوە لێ نزیک بیتەوە ئەو کاتە سەگەکە پەلامارتەیە. لە حاڵەتێکی ترە کاتێک کە کاتی جوودبوونیان بێت و نێرەکان دە 12 نێرە لە کۆڵانێکە دوای مێیەک کەوتون و هۆرمۆنی تێستۆستیرۆنیان زۆر بەرزە لەو کاتەیە هەچ کەسێک ئیزعاجیان بکات بە هەر دە 12 ئەگەر گازیش نەکرن بەس ڕاوی کەسەکە بنێن بەسە بۆی ئەژنۆی بشکێت و ینی بە تەواوەتی بترسێت شەرنیە بە گازی سەگەکە چەنەها حاڵەتمان بینیەوە کەسەکان بۆ نمونە بەکەوتن بۆ نمونە ڕاکردنی خێرا یا بە شتێکی لەوە بەتانە ئەزێتیان بوو و دەستێ قاچێکی شکاوە بێجگە لە بریناری و لەو حاڵەتانی کە هەمانە. ئەکرێت حاڵەتێکی تر کە سەگەکان پەلامار بن ئەوە بێت کە ئەم سەگە ئەزێت دراوە لەلایەن کەسێکی کۆڵانەکەەوە لەلایەن کەسێک کە لە شوێنەکایە بەردی تێگیراوە داری پیاکەشراوە بەشکەی لێ دوورخراوەتەوەم حاڵەتانەمان هەمووی بینیوە کە بە حکومی کە چەندها ساڵە تەعاملمان هەبووە لەگەڵیان یا کەسێکی دیاریکراو هەیە ئەم کەسە ئازێتی سەگەکەی یاوە سەگەکە لەگەڵ هیچ کەسێکی ترە مشکلی نییە لەگەڵ ئەو کەسەیان مشکلی هەیە لە گەڕەکی ڕزگاری لای کارەباکەوە سەگێکمان هەبوو هەر کەسێ شەڕواڵی لە پیا بووایە ڕاوی ئەوێنە بۆ لە بەرەوەی کە پیاوێکی شەڕواڵ لە پێ بەچکەکەی دوور خست بۆیەوە یعنی بڕق هەڵەگرێ شتێکە بینێ ئەم شتە ئەو حاڵەتە ناخۆشی بیرە خاتەوە وەکو تریگەرێکە بێت واکات. حاڵەتی ترمان هەبوو بۆ نمونە لەگەڵ عەبایا مشکلەی هەبووە هەمانە کە دارێکە گری بەدەستەوە لەگەڵ دارەکەیە کێشەی هەیە ئەم حاڵەتانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئەم سەگە پەلامار بات بەڵام کاتێک تۆ لە زمانی جەستەی تێگەی ئەکرێ خۆ بپارێزی بەڵام ئەوە بابەتێکی ترە. مەترسیەکی تری زۆربوونی سەگی بێلانە ئەوەیە کە ڕووداوی هاتوچۆ لە جەزرەوەسەتیەکانە چەنەها سەگ هەیە
زۆر کات کە ئەیانەیە بپەڕنەوە بۆ ئەو بەریجادەکە بۆ ئەمبەر بۆ شوێنێک تۆ سیارە لێ ئەخوڕی بە خێراییەکی زۆر ئەڕۆی بەسەر جادەکەیە لە پرسەکێک هاتۆتە بەردەمە یا ئیستۆپێکە گری سیارەیەکی تر خۆی لێ ئەیە یا دەستە شکێنیتەوە ئەچیتە ناو جەزرەوە سەتیەکەوە زەرەرێکی زۆر پێ ئەکەوێ مەترسیە بۆ سەر ژیانی مرۆڤەکەش و سەگەکەش لەو حاڵەتەیە. ئەمە ناکرێت شتێکی ترمان بیر بچەویشەوەی مەترسی لەسەر ژینگە و ئاژەڵانی کێوی. کاتێک کە ژمارەی سەگی بێلانە زیایی کرد، ژمارەی جۆرێک لە ئاژەڵ زیایی کرد، هاوسەنگی ژینگەی تێکەچێت. کە هاوسەنگی ژینگەی تێک چوو ئەو کاتە لەبەرەوەی کە بۆ خواردن ئەگەڕێن بۆ شوێنی مانەوە ئەگەڕێن شوێنی ئاژەڵێکی تر داگیرەکەن. گەورەترین مشکلە کە ئێستا هەمانە لەواچێت بەلای زۆر کەسەوە بیری لێ نەکاتەوە یان بڵێن کێشە نییە، بەڵام چەندها حاڵەتمان هەیە کە سەگ پەلاماری پشیلەی یاوەتر پشیلەی ماڵان بێ یا پشیلەی کۆڵانەکە بێت ئەیان کوژێ ئەزێتیان ئەیە. بێجگەلەوەی کە چەندها حاڵەتی ترمان هەیە کە سەگ بێت یا پشیلە ئەبنە هۆی لە ناوچوون و قڕکردنی ئەو ئاژەڵانەی کە نێچیری خۆیانن، کاتێک کە ژمارەیان لە حەدی خۆی زیاتری کرد و بەردەوام بوون لە زۆر بوون. بێزارکردنی هاوڵاتیان بە دەنگەدەنگ و بەوەڕەوەڕەکانیان. بۆ نمونە تۆ ڕۆژێکی دوور و درێژە هەبووە هاتوویتەتەوە لە دوایەوەی کە چەندەها سەعات لە دەرەوە هیلاک و ماندووی یەیتەوە 20 سەگ لە کۆڵانەکەتایە. بۆ نمونە یەکێک بەویا ئەڕوات بە 20 سەگ ئەوەڕن. ئەمە یعنی ئەگەر بیریشی لێ نەکەیتەوە یا بڵێ تاو من ئەخەوم بۆ نەگوێ نامێ ناتوانانی ینی مێشکە هیلاکتر ئەکات کە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوی کە ببێتە کێشەیەک و دوای ئەوە کەسەکە عەسەبیە بێت ئەگرێت لەسەرەوەی کە شەو باش نەخەوتووە سبەینێ مدیرێک بێت لە مۆزەفەکەی تووڕە بێت مامۆستایەک بێت لە تەلەبەکەی تووڕە بێت پیاوێک بێت لە ژنەکەی بات ژنێک بێت چێشتەکەی بسووتە ئیتر بە ئەنواع و ئەشکال کێشەوە کە بەهۆی هیلاکبوونی مێشکیانەوە بێت. زەرەری مادیە ئیکۆنۆمیکەڵ لوز ئەم سەگانەی کە باسمان کرد کە ئەکرێ هەڵگری مشەخۆر بن کرمێکی سەئاوی بێ یان 15 جۆر نەخۆشیمان هەیە کە لە ڕێگەی پیسایی سەگەوە ئەگوازرێتەوە بۆ ئاژەڵەکانی تر وەکو مەڕ و مانگا و ئەو ئاژەڵان کە ئێمە گۆشتەکانیان نەخۆین. کاتێک کە لە کوشتارگەکانە ئەم لاشەیە فەحسەکرێت ئەو کاتە ڕەفزەکرێتەوە. بۆیە کەسێک جوتیار بڵێن خاوەن ئاژەڵێک کە ئەم مەڕەیە ئەم بزنەی چەندەها ساڵە بەخێو کردو بۆ ئەوەی کە خزمەتێکی پێ بکات بۆ ئەوەی کە بیفرۆشێت و سوودێکی لێ ببینێت، کاتێک کە ئەم حاڵەتەی ئەبێت یەکسەرە بێت لاشەکە فڕێ بدرێت و ئەبێتە هۆی زەرەرێکی اقتصادی بۆ ئەو کەسە. مهمترین شتیش کە ئەمەیان پەیوەندی بە مرۆڤەوە نییە مەترسی لەسەر ژیان و سەلامەتی خۆیانە. وەکو باسمان کرد شەڕکردنی نێوان خۆیان بە تایبەتی ئەو نێرانەی کە لەسەر مێیە شەڕ ئەکەن. نەبوونی سەرچاوی ژیان و مانەوەیان خواردن دەست ناکەوێت کەش بە ژمارەیەکی زۆر زۆر زیادیان کرد. شوێنیان نابێت و کاتێکیش بۆ ژمارە زۆرە زیادیان کرد نەخۆشیەکان زۆر 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 زیاتر لە ناوان خۆیانە بڵاو ئەبێتەوە و ئەکرێت ببێتە هۆی قڕبوونی خۆشیان و لە ناوچوونی خۆشیان و ئەکرێت ببێتە هۆی ئەوەی کە چەندەها ڤایرۆسی تازەش سەر هەڵبات کاتێ بۆ ژمارە زۆرە زیادەکەن. بینە سەر چارەسەرەکە باسی کێشەکەمان کرد چۆن ئەم کێشەیە چارەسەر بکەین یا لە جیهانە چی ئەکرێت بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. یەکەمیانەوەیە کە هیچ شتێک نەکەین وازی لێبێنین سروشتە ئیشی خۆی بکات زیاد ببن و خۆیان ئەوەی کە ئەمرێ بمرێ ئەوەی کە ئەمێنێتەوە بمێنێتەوە. بەڵام ئەگەر ئێمە هیچ نەکەین هەموو کێشەکانی کە لە سلایدی پێشوە باسمان کرد دروستە بن. دووەم حاڵەتیان کە لە زۆر وڵاتە ئەکرێت ئەویش ئەوەیە کە کوشتن یا خەواندن یوسەنەیزیا مردنی بە سۆزانە یا مردنی دڵڕقانەوە بۆی کە لێرە ئەکرا. سێم حاڵەتیان شێڵتەرێکیان بۆ دروست بکرێت بەخێو بکرێن لە شێڵتەرەکە یا ئەوە تا ببەخشرێن بە کەسان و بە ماڵەکانی ناو کۆمەڵگە و شوێنێکیان بۆ بدۆزرێتەوە. چوارەم ڕێگەیان ئەوەیە کە TNRیان بۆ بکەیت گرتن نەزۆکردن گەڕانەوە بۆ شوێنی خۆیان. بین باسی سوود و نەک زیانەکان یعنی لایەنە ئیجابی و سەلبیەکانی هەرێکێک لەم ڕێگایانە بکەین. ئەگەر ئێمە هیچ نەکەین وەکو وتمان هیچ شتێکمان نەکردووە خۆیان زیاد ئەکەن هیچ تێچوویەکی نییە ئەوان بۆ خۆیان ئەژین ئێمە بۆ خۆمان ئەژین
بەڵام ژمارەیان زۆر زیا ئەکات، نەخۆشی و مەترسیەکانیان زیا ئەکات و هاوڵاتیان و ژینگەش زەرمەندەبن. ئەگەر بین هەموو سەگەکان وەکو چەندەها ساڵە ئەیبینین هەمویان کوژی، بەئیتر ئایا بە سۆزانە بێت یا بە دڵڕقانە بێت. زۆر بە خێرایی ژمارەیان کەمە بێتەوە. سەگەکان هیچ سەگێکمان نامێنێ بۆ نمونە با پارکی ئازادی بە نمونە بێنینەوە، ئەمڕۆ قەرارە درێت تاواو سەگێکمان هەیە پەلاماری مرۆڤێکی یاوە لەوێ نەخۆشی هاری هەیە، بۆیە من هەموو سەگەکانی ناو پارکی ئازادیە کوژم. تاو سەگیتیان نەما، بەڵام ئەمە تاکەی بەردەوامە بێ. ئەو پەڕی مانگێکە، دوای مانگێک 20 سەگی تریەنەوە جێگەی ئەوان، داوێ 20 سەگەش بکوژی، داوە هەم دیسان و مانگێکی تر نابات 20 سەگی تریەتەوە لە برێکێکە هەر سەگە و مەنتیقی خۆی هەیە، هەر سەگە و ناوچەی خۆی هەیە. کاتێککە تۆ ئەم سەگەت لەم ناوچەیە لا برد، سەگەکانی ناوچەیەکی تر ژمارەیان زیاد ئەکات و بۆ شوێنی تازە ئەگەڕێن، بۆ سەرچاوی خواردنی تازە ئەگەڕێن، یەنەوە ئەو مەنتیقە کە سەگی لێ نییە، ئەو مەنتیقە کۆنەی کە سەگەکانە لێ کوشتۆ لەو شوێنەیە زیاد دەکەنەوە. و ئێمە شتێکمان هەیە کە هەر شتێک لە ژینگە هاوسەنگی ژینگەمان هەیە وەکو باسمان کرد، هەر شتێک زۆر بە خێرایی ژماری کەمی کرد بۆی هاوسەنگی ڕابگیرێ زۆر بە خێرایی بەرزە بێتەوە. کاتێک کە تۆ هاتی ئەم سەگانە ئەگەر جاران کە بەپێی شتێک هەیە لە سروشتا هەیە، خی گەورەوەی دروست کردووە یا ئەتوانین بڵێ ناتچۆڵ سەلێکشنە یا هەرچێکی ناوانی، کاتێک کە سەگەکان زۆر بوون ئەو کاتە لە جیاتی 13 بەچکە 5 بەچکاکە، کاتێککە نۆرمەڵەکەی با بڵێن 8 بەچکەیە، کاتێک کە تۆ هاتی ئەم سەگانت کوشت ئەبێ لە مەنتیقەیەکە با بڵێن 10 سەگی لێبێت. کاتێک کە تۆ هاتی ئەم سەگانت هەمووی لە ناو برد، ئەو کاتە لە جیاتی 5 بەچکەکە 13 ئەکاتەوە بۆی ئەم هاوسەنگی ڕابگیرێت. بۆیە کوشتنیان چارەسەرێکی کاتیە، کارێکی نامرۆڤانەیە، یعنی تۆ ببیر لەوەش بکەینەوە تاکەی کوشتن، تاکەی ئەم درڕندەیە کە ئێمە دەست بخینە ئەوەی کە ئەم ئاژەڵە بکوژین ببینە هۆی لە ناوبردنی ئەم ئاژەڵانە. ئەو کەسێک کە سەگەکە ئەکوژێت ژەهرەکەی بۆ دائەنێت، ئایا تەئسیری دەرونی ئەم کوشتنە چییە بێ لەسەر ئەو کەسە؟ چونکە ئێمە زۆر کات بیر لەم لایەنە ناکەینەوە کە باسی بابەتەکانەکەین، باسی کێشەکانەکەین، بۆ نمونە ئاژەڵ کوشتن بێ، سەربڕین بێ، یا هەنە حاڵەتی تر هەیە ببێ ئەوەی کە بیر بکەینەوە لەم بابەتە کەسەکە دائەنین، ئەم ئەرکەی پێ ئەسپێرین، بەڵام ئایا ئەمە چ تەئسیرێکی دەرونی لەسەر کەسەکە ئەبێت. لە دەرەوە کاتێک کە تۆ بۆ نمونە بڕابتینیە بە سەگەوە باسی کوشتنەکە بکەین، ئەگەر هەر کەسێک ئەوانەی کە لەسەر بڕینخانەکانە ئیشەکەن لە ڕۆژێکە حەدێکیان بۆ داناوە، بۆ نمونە کەسێک ناتوانێت لە 15 مریشک زیاتر سەر بڕێت، چونکە تریشۆڵدێک هەیە کە لەم ژمارەیە زیاتر بوو تەواو ئەکرێت نەفسیەن ئەو کەسە زۆر ئازاری پێ بگات و ئەکرێت حاڵەتێکی پێ دیسێنسیتایزیشن، واتە ڕاهاتن لەسەر کوشتن. کاتێک کە تۆ ئەم ئاژەڵەت کوشت بەردەوام بووی لەسەر کوشتن یا سەربڕین یا هەچ حاڵەتێکی توند و تیژی، ئەو کاتە هەست نامێنێت بەرامبەر ئەو حاڵەتە، هەست نامێنێت، سۆزە نامێنێت. بۆیە ئەتوانین یعنی لاوەچێ هەمووشتان ئەوەتان بیست بێت کە داعش سەرەتا کەسەکانی فێری سەربڕینی مریشک و مەڕە کرد، چەنەها ئاژەڵی پێ سەرەبڕین، دوایی زۆر بە ئاسانی مرۆڤەکانیان سەرەبڕین. بۆیە ئەبێ ئەوانەمان هەمووی لەبیر بێت کاتێک کە باسی کوشتنی یعنی ئەم ئاژەڵانە ئەەکەین. حاڵەتی سێمیان کە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەبێت گرتن نەزۆکردن خستنە شێڵتەرەوە. شێڵتەرێکەکەینەوە، سەگەکانی تایە کۆ ئەەکەینەوە بە ژمارەیەکی دیاریکراو، بۆ نمونە ئەڵێن ئەم شێڵتەرەی ئێمە 1000 سەگەگرێت، شوێنی تایبەتیان بۆ دابینەکەین، نەگۆکۆی کە بینیمان کە ئەو شێڵتەرە چۆن بوو لە سلێمانی کرایەوە، لە هەولێر کرایەوە، لە شوێنەکانی ترکە، ببێ ئەوەی کە ستافی ڕاهێنراو هەبێ، ببێ ئەوەی کە شوێنێکی تایبەتیان بۆ دابین بکرێت، ئەم شێڵتەریان کردەوە. نا ئێمە باسی شێڵتەرێکی نمونەیی ئەەکەین کە ستافی ڕاهێنراوی هەبێ، کەسی شارەزای هەبێ، بە جوانی سەگەکان خزمەت بکرێن. ئەم شێڵتەرەی تۆ 1000 سەگەگرێت، تۆ کە شێڵتەرەکەی تۆ قەراری ئەوە ئەیە ئەو سەگانەی کە سەلامەتن کە تەندروستن نەکوژرێت، لەبەر ئەوە شێڵتەرە کردوێتەوە، لەبەرەوەی کەوتوتە ئەم دوو ڕێگەی سەرەوە چارەسەر نییە.
کاتێکیش کە من یەم ئەم شێڵتەرە ئەەکەمەوە ئەم شوێنە ئەەکەمەوە ئەمانەم هەموو بۆ دابین کردت تاو شێڵتەرەکەم 1000 سەگەگرێ ئایا کێشەکە هەل بوو لە دەرەوە سەگ زیایی نەکرد؟ نا سەگەکان ژمارەیان لە دەرەوە زیاکە خەڵک هەر ئاژەڵی خۆی فڕێ ئەیات شێڵتەرەکەش پڕ بووە هەموو ڕۆژێکیش مەسرەفێکی زۆرە هەیە کە ئەبێ خواردنیان بۆ دابینکەی ئەبێ خزمەتیان بکەی ئەبێ شوێنەکەت پاکەیتەوە ئەبێ ئەم سەگانە لە باری دەرونیان ئاگادار بین و نابێت ئەم سەگە تۆ لە شوێنێکا سج نەکردووە ئەگەر لە شوێنێکی بچووکە دایبنی ئەو کاتە تووشی حاڵەتێکە بێت کە دەرونیان تێکەچێت کە ناتوانێت ڕەفتاری سروشتی خۆی بکات ناتوانێت کە بینی ئەو شتانی کە ئەبێت لە سروشتی خۆی بکات ئەو حاڵەتانە دەرببڕێت و بۆیە کێشەکەمان حل نەکرد و شتێکی تر کە لە دەرەوە ئێمە بەڕێگە چارەی دائەنێن بەڵام لای ئێمە تۆزێ قورسە ئێمەوان بیر ناچێت کۆمەڵگەی ئێمە تا ئەم دەقەیەش کە باسیەکەین ئەتوانین بڵێن لە ساڵ 20 ماڵەکانمان سەگیان هەیە لەبەر چی لەبەر کەلتور لەبەر ئاین بیر و باوەڕی ئاینی کەسەکان ئێمە ئیسلام پێمان ناڵێ سەگ بکوژە دینی ئیسلام بەڵام بەڕێدێ ڕێژەیەک لە ڕێژەکان ڕێگی نییەوە کە سەگ لە ناو ماڵا بەخێو بکرێت بەڵام ئەومان بیر نەچێت کە ئافرەتێک چوو بەهشتەوە لەسەرەوەی کە ئاویا بە سەگێک یعنی پاندانی توندوتیژی نییە بەڵام لەگەڵیشە لە ناو ماڵا ڕێگەی پێنەدراوە و لە حاڵەتێکیشە ئەگەر من سەگێک بەخێو بکەم ئەکرێ عائیلەکەی خۆم ڕێگر نەبێ بەڵام خزم و کەسوکار و چوار دەورەکەم ڕێگە نایە کە سەگ بەخێو بکەم بۆیە کاتێک کە ئێمە شێڵتەرمان هەبوو بۆیە لە هەنێ وڵاتی دەرەوە شێڵتەر سەرکەوتووە لەبەرەوەی هەر ماڵێک 2 یا 3 سەگ بەخێوەکات و چەنەها سەرەی بۆ گیراوە چەنەها مانگ سەرەکە ئەڕوات تاوەکو سەگێکە دەسەکەوێت بەخێویکی لای ئێمە یعنی تەنان بنمونە باسی ڕێکخراوی پاکۆ بکەم ماوەی 3 مانگە سەگێکی هەسکیمان لەلایە سەگی کوردیش نییە کە ئێمە خەڵکەڵێ سەگی کوردی بەخێو ناکەم یان ڕادەیەک لە ڕادەکان حەزیان لێی نییە بەلایەنەوە جوان نییە بەڵام سەگی هەسکیە ینی سەگێکە کە خەڵک پارەی پێەیە کرا بۆیە دەرەوە ڕزگارمان کردووە چەندێکە بۆ خاوەنێکە گەڕین بۆی کەس نییە کە بیباتە لای خۆی کەس نییە کە بەخێوی کات بۆیە ئەو حاڵەتەی کە ئێمە بڵێن شێڵتەر حەلی موشکیلەکەمان بۆ ئەکات نایکات لە وڵاتی ئێمەیە ئەو کێشەیە بە شێڵتەر هەر نابێت کە بمانەوێت هەموو سەگی کۆڵانەکان لە ناو شێڵتەرا کۆ بکەینەوە حاڵەتێکی تر کە هەمانەیە ڕێگەیەکی تر بۆ ئەوەی کە ئەم کێشەی پێچارەسەر بکەین TNR گرتن نەزۆرکردن گەڕانەوە ئێمە باسیەوەمان کرد با باسی پرۆژەکە بکەین کەم جار چۆن ئەکرێ ئەم پرۆسێسە چییە سەگەکان کۆمیونیتی دۆگمان هەیە کە باسمان کردەوە سەگانی کە کۆمەڵگە ئاگایان لێتی ئەم سەگانە کەسەکە بۆ نمونە پەیوەندیەکە بە منەوە ئەڵێ سەگێک هەیە لە کۆڵانەکەم ئەمەوێت نەزۆرکی بکەم ئەمەوێت بەچکەی زیاتر نەکاتەوە لەبەرەوەی کە بۆ نمونە بەچکەکانی پێشووی هەمووی مردوون یا لەبەر هەچ هۆکارێک بێت ئەمانوێت لە کۆڵانەکە ئەم سەگەمان هەیە ئەتوانین ئاگامان لێ بێ بەڵام کە هەموو ساڵێک 3 جار بەچکە ئەکات نامانوێت تەواو زیاد بکە یا ئەوە تا ناچارین دووری بخەینەوە یا ئەوەتە ئەبێ نەزۆرکیکەین ئێمە ئەچی ئەو سەگە ئەهێنی نەزۆرکردنی بۆ ئەەکەین بۆ نێر و بۆ مێش ئەکرێت لە ڕێگەی حەپ و دەرزیەوە نییە لە وڵاتی ئێمەیە لە وڵاتانی دەرەوە ڕێگەیەک هەیە پێوترێت کیمیکال ستێرەلایزیشن بەڵام لای ئێمە ئەو کیمیکەڵەمان نییە کە بە تەواوەتی نەزۆر بکرێت لە ڕێگەی دەرزیەوە چونکە ئەوەش ینی کۆمەڵێک ڕاوبۆچوونی زۆری لەسەرەکە بوونمونە ئەکرێت دوای تووشی شێرپەنجەی کە ئەو حاڵەتە یان باری تەندروستی تێک بە ئێمە لە ڕێگەی نەشتەرگەریەوە ئەم سەگە نەزۆرکەکرێت دوای ئەوەی کە نەزۆرکەکرێت کوتانی بۆ ئەکرێت ژمارەیە کە درێ لە گوێچکەی دیاریەکرێت و ئەگەڕێنرێتەوە شوێنەکەی خۆی ژماری سەگەکان کەمەکات کاتێک کە چی بکەین کە ئەم پرۆسەیە بە خێرایی بڕوات بە مەزبوطی بڕوات و بەردەوام بێت ژمارەی سەگەکان کەمەکات نەخۆشی بڵاو ناکەنەوە و گرنگترین شت لەم گرتن نەزۆرکردن گەڕانەوە ئەوەیە کە ئەم سەگە ئەگەڕێنیتەوە شوێنی خۆی ناوچەکەی خۆی ئەپارێزێ ناهێڵە سەگی تر بێتە ناو ئەو مەنتیقەیەوە بۆیە بە باشترین ڕێگە چارەسەر دائەنرێت بۆ وڵاتێکی وەکو وڵاتی ئێمە لایەنە سلبیەکانی چییە؟ کاتێکی زۆریەوێت یعنی
بۆ نمونە لە کۆمەڵگاکەتەیە لە گەڕەکەکەتە هەر باسی پارکی ئازادی بە نمونە بێنینەوە 20 سەگی تایە لەم 20 سەگەیە تۆ ئەگەر توانات نەبێت ئەگەر ستافی تایبەت نەبێت ئەگەر فەندێ نەبێت ناتوانانی کە هەمویان نەزۆکەی هەفتەی 1 سەگ نەزۆکەکەی تۆ بەم شێوازە بڕۆیت ئەو کاتە تۆ هەفتەی 1 سەگە نەزۆک کردووە تا تۆ لە ینی هەر سەگەشی هەفتەیەک ئەمێنێتەوە لە ژێر چارەسەرا دەرزی ئازار و ئیلتیهاباتی بۆ ئەکرێت و چاودێری ئەکرێ و لەگەڵ مرۆڤ ڕائەهێنرێ بۆیە هەر سەگێک کە تۆ هەفتەیەکە پێ بچێت بۆ ئەوەی کە نەزۆکردنەکەی بۆ بکەیت و مێنێتەوە لەولاوە 2 مانگی بەسەرا ڕۆشتووە سەگێکی تر ئاوز بۆتەوە و بەچکەی کردوێتەوە لەبەرەوە ئیشەکەت ئەگەر بە مەزبوطی نەڕوات ئەمیش زۆر خاو تەسیریە بێ لەسەر کەمبوونەوەیان سەرەتا کە دەستەکەی بە پرۆژەکە لەبەرەوەی کە ژمارەیەکی زۆر سەگە هەیە لە مەنتیقەکەیە تێچوویەکی باشیەوێت بەڵام هەرچۆنێک بێت ئەو تێچووی کە ئەم پرۆژەیە هەیەی لە تێچووی شەڵتەر زۆر کەمترە چونکە تۆ 7 ڕۆژ ئاگات لە سەگەکان ئەبێت و دوای ئەیانگەڕێنیتەوە سروشت ئەو کەسانی کە لە کۆڵانەکەیە لە شوێنەکەیان ئاگیان لێ ئەبێت و سەگەکانیش خۆیان سەرچاوی ژیانیان هەبوو پێشتر خواردنیان دەستکەوتووە شوێنیان هەبووە بۆیە ژمارەیان یعنی ماوەتەوە و گەشتونەتە ئەو تەمەنە و پێویستی بە هاوکاری هەموو لایەنەکانە بۆی کە تۆ ئەم پرۆژەیە بە مەزبوطی سەر بگرێت و بتوانین سەرکەوتوو بین تەنها ڕێکخراو ناتوانێت تەنها کەسێک ناتوانێت ئەمە بکات بەڵکو و تەنها حکوومەت ناتوانێت بەڵکو پێویستە هەر کەسەمان هەر لایەنەمان چمکێکی ئەم کێشەیە هەڵگرین و بخەینە ئەرکی خۆمان چونکە کێشەی هەموو کۆمەڵگەیە لە کوردستان چیمان کردو بۆی کەم کێشەیە کۆنتڕۆڵ بکرێت تا ئێستا و چۆن کێشەکەی چارەسەر کردو یان نەیکردووە تەمان بە پێی یاسای عێراقی کوشتنی سەگەکان لە ڕێگەی ژەهر خواردکردن یا لە ڕێگەی فیشک پێوەنانەوە بە چارەسەردا ئەمرێت و یاسا ڕێگەی یاوە لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیاندا کە ئەمیشە بکرێت کەی ئەم یاسایە دانراوە ساڵی 1974 ئەم یاسایە دانراوە و پێشتریش لە ساڵی 1958 هەڵەنەبە کە باس کراوە بەڵام لە ساڵی 1974 هەتاوەکو ساڵی 2019 هەموو ساڵێک هەفتەی 2 بۆ 3 ڕۆژ شارەوانی ڤێتەرنەری چوون ژەهریان ناوە بە سەگەکان یا فیشەکیان پێوە ناون و کوشتویانن ئایا ئەم کێشەیە حل بووە؟ نەخێر بەم ڕێگەی کوشتنە بێجگەلەوەی کە مەترسیەکی زۆر زۆری هەیە بۆ سەر ژێنگە ئەکرێت ئەو سەگە کە تۆ فیشەکەی پێوە ئەنێیت یا ژەهرەکەی ئەیتە باسی ژەهرەکە بکەین جاریوایە 8 سەعات بۆ 12 سەعات ئەم سەگە بە ئازارەوە ئەمێنێتەوە ستریکنینی یعنی ستریکنین مادەیەکە کە ئەبێتە هۆی وەستانی ماسوولکەکانی هەناسەدان ئێمە 1 دقە هەناسەی خۆ بگرە سنەمەجوڵێنە و هەناسەمەیە هەموو گیانە ئێشێت کە بۆ دەقەیەکە و ناتوانانی تەحملی بکەیت ئەی ئەگەر تۆ بە ماوەی 12 سەعات خۆ بخەرە جێگەی ئەو ئاژەڵایان ئەو حاڵەتە بۆ ماوەی 12 سەعات بێ هەناسە بمێنیتەوە هەموو هێزی خۆت هەوڵ بیت بۆ ئەوەی کە هەناسە هەڵمژی بەڵام نەتوانی لەبەرەوەی ماسوولکەکانە ئیژ ناکە ماسوولکەکانە هەمووی ڕق بوون ئەو ئازارە زۆرەی کە دروستیەکات هیچ ویژدانێک ئەوە قبوڵ ناکات هیچ مرۆڤانە نییە ناکرێت ئەوە قبوڵ بکەین فیشک کە بە فیشک ئەیکوژن ئەو سەگانە ئەگەر دەستی ڕاست بێت و کەسەکە لە ئەرحەم الحالاتە ئەوەیە کە فیشەکەکە ئەنە بە سەریەوە لە ماوەی 5 دقەیە سەگەکە ئەمرێ ئەینێ بە دڵیەوە سەگەکە ئەمرێ بەڵام کە دەستی ڕاست نەبوو کە نای بەسکیەوە بۆ حاڵەتێک کە ئێمە بینێومانە و بۆ ماوەی ڕۆژێک 24 ساعت ئەم سەگە ڕێخۆڵی لە دەرەوە بوو خوا ئەزانێت چه ئازارێکا بوو ئەگەر ئەمانە بوو و بێجگەلەوەی کە بیریشمان ینی نەچێتەوە کە ئەمە حەلی کێشەکەی نەکردووە ئەم حاڵەتەی کە ئەیبینن ئەوە یەکەمیان لە سلێمانیە بەردەم خەستەخانی ئەنوەر شێخە لە ماوەی 1 شەوە 12 سەگیان ژەهر خوارد کرد هەموو هەوڵێکمان نەبووی کە بتوانین سەگەکان ڕزگار بکەین هەموو شتێکیان بۆ بکەین بەڵام نەکرا ئەوەی خوارەوە کە ئەیبینن لە ڕاپەڕینە ساڵی 2021 کەسێک سەعات 5 بەیانی ئەمە حکوومەت سەگکوشتنی لە 2019 وەستانوە بەڵام کەسێک سەعات 5 بەیانی بە فیشەک 30 سەگی لە کۆڵانەکەیان کوشت بوو کە چووینە ئەو شوێنە
یعنی هەموو خەڵکەکەی ئەو شوێنە هەستە کرد کە زەبری دەرونیان بەرکەوتووە، هەستە کرد کە چ بێتاقەتن، هەستە کرد کە لە چه حاڵەتێکی ناخۆشان. بێجگەلەوەی کە یەکێک لە سەگەکان دایک بوو ئەبەو حاڵەتەوە کە مردبوو بەشکەکەی لە لای سکیامان بۆیەوە. ئێمە ئەمانەیە ئەوە بەردەوام بێن نا. و خۆشحاڵانە لە ساڵی 2019 لە مانگی 5 حکوومەت سەرکوشتنی ڕاگرت لەسەر داوای خەڵکی لەبەرەوەی کۆمەڵگاکەمان تەواو سەرکوشتنی قوبوڵ نییە کە بۆ جۆرە ئەکرا. حاڵەتێک هەبوو کە لە سۆشیال میدیا دڵدانەوەیەکی زۆری دروست کرد. ئەو حاڵەتە ئەو بوو کە ماڵێک لە نزیک کەنەکەوە 4 بەچکە سەگیان ژەهر خوارد کرده بوو، کەسەکە دیار بوو و بەڵام بە حکمەوەی کە یاسایەک نەبوو ئەو کاتەکە یعنی عقوبەی ئەو کەسە بات، سەگەکەیان ژەهر خوارد کرد، بەچکەکانیان ژەهر خوارد کرده بوو. دایکی ئەم سەگانە 4 ڕۆژی ڕێک بە دیار بەچکەکانیەوە بوو، نە ئەیهێشت کەس فڕێ بە، نە نانیە خوارد نە ئاویە خوارد. ئەمە کە لە سۆشیال میدیایە و لە چەند راپۆرتێکی لەسەر کرا، وای کرد کە کۆمەڵگا هێرشێکی زۆر بکاتە سەر ڤێترنەری و سەر شارەوانی و سەگ کوشتن بوەستێنرێت. بەڵام کێشەکەمان لێرەیە چی بوو کە سەگ کوشتن وەستێنرا؟ ئەوە بوو کە هیچ پلانێکی جێگرەوە نەبوو. سەگ کوشتن وەستێنرا، وازمان هێنا، هیچمان نەکرد تاکەی تا ساڵی لە باسی حکوومەتەکە تا ساڵی 2022 مانگی 1. لە ساڵی 2022 یەکەم پەناگەی حکومی لە سلێمانی کرایەوە و لە ساڵی 2023 کە ئەم ساڵە ماوەی چەند مانگێکە لە هەولێر کراوەتەوە. ئەگەر بینە سەر باسی دۆخی ئاژەڵەکان کە لەو شوێنەیان چۆن بوون، لەبەرەوەی پلانێکی بەپەلە بوو، لەبەرەوەی کە کەسی شارەزا نەبوو، لەبەرەوەی کە تەجروبە نەبوو، لەبەرەوەی کە بودجە نەبوو، بەڵام لەبەر هەر هۆکارێک بێ حکوومەت گوێی لە هیچ لە حاڵەتەکانی تر نەگرت، گوێی بەمانە نەدا و دەستی کرد بە کۆکردنەوەی سەگ. لە ماوەی 1 مانگا لە دەی 1 تا دەی 2 لە سلێمانی 600 سەگ هێنرایە شوێنێکی بچووکەوە بەبێ هیچ چاودێریەکی پزیشکی، بەبێ هیچ ئاگالێبوونێک، بەبێ ئەوەی کە حاڵەتێک هەبێت کە ئەو کەسانی کە لەوێ ئیشیانە کرد کارمەندی شارەوانی بوون کە تەمەنێکی زۆریان هەیە، تەعاملیان لەگەڵ سەگانە کردووە. چەند کەسێکن ئێمە کۆمەڵگاکەمان ناتوانین کە گلەی لەوە بکەین بڵین کۆمەڵگاکەمان ئەبێ هەموو کەسە سەگی خۆش بێت. بەڵام چەند کەسێکی میهرەبانمان هەیە لە کۆمەڵگایە، چەند کەسێکمان هەیە کە دوور تا نزیک تەعاملیان کردو لەگەڵ سەگان. تۆ ناکرێت کەسێک بێنیت لە شوێنێکا دای بنیت و ئەرکێکی پێ بسپێریت کە ڕقی لەو ئەرکەی بێت. و ناشکرێت ئەم ئەرکە ئەگەر وەرەقە و قەڵەم بێت تا ڕادەیەک ینی ئەتوانرێ قوبوڵ بکرێت. بەڵام ئایا ئەگەر ئەم ئەرکە لەگەڵ ڕۆحە تەعاملکە، ئەم ئەرکە ئەتر ئایا چ لەگەڵ مناڵا بێت، لەگەڵ ئاژەڵا بێت، مهم ئەوەی لەگەڵ ڕۆحە تەعاملکات. کەسێک سەگی پێگڵاوە تۆ ئەیهێنیت ژیانی 600 سەگە خەیتە بەردەمی و هیچ شارەزایەکی نەبووە، هیچ ڕاهێنانێکت پێ نەکردووە. کارەساتێک خوڵقالەوە چه زۆربەتان بینی بێتان کە زۆربەی ئەو بەچکانەی کە لەوێ بوون مردن بە نەخۆشی و زۆربەی گەورەکان لە ڕێگەی شەڕکردنەوە لە ناوچوون خۆیانیان برینار کرد. چەنەها حاڵەتی ناخۆشمان بینی، حەز ناکەم بڕۆمە ناو ئەو بابەوە باسی بکەمەوە، بەڵام ئەو ماوەی 2 ساڵە ئەو شێڵتەرە هەیە، ئێستش سەگگرتن بەردەوامە، بەڵام هەمووتانە بینن کە ئێشتا ژمارەی سەگ زۆر زۆرە و کێشەکەش هەر گەورەیە و گەورەتریشە بێت. حاڵەتی سێم کە ینی کراوە لێرە بریتە لە پرۆژەی گرتن نزۆکردن گەڕانەوە کە لە ڕێگەی هەوڵی ڕێکخراوەکانەوە باسی سلێمانی بکەین. وەکو ڕێکخراوی پاکۆ لە ساڵی 2019 کە مانگی 5 سەگ کوشتنیان وەستان، لە مانگی 9 لە قایبقامەتی سلێمانی کۆبوونەوەیەکمان سازراوتمان ئەبێ ئەم کێشەیە بە زووترین کات چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە تا ژمارەیان زۆر زیاتر نەبووە. ئەو کاتە لە سلێمانیا ئێمە بە هەموویەوە 1000 سەگمان هەبوو، 1500 سەگ. ئێستا کە ساڵی 2023 ئەکرێت زۆر بە ئاسانی بڵێم 10,000 سەگمان هەیە لە سەرجادەکانمان. لەبەرەوەی چەند ساڵێکە ماوەی وا 5 ساڵە
کە هیچ نەکراوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە هەوڵەکان زۆر خاوبوون و چارەسەری ڕاستەقینە نەبووە. بۆیە لە مانگی 8 2019 کە ئەو کۆبوونەوەیمان کرد دوایەوە تاوەکو مانگی 3 2020 کە کۆرۆنا بڵاو بووە و هەمومان ئاگاداری ئەوەین و زۆر ئیشی وەستان ئەوە بوو شارۆنی شوێنێکی یا بە ڕێکخراوی پاکۆ و توانیمان کە لە مانگی 10 2020 دەستکەین پرۆژەی نەزۆکردن و نزیکەی 100 سەگمان لە قۆناغی یەکەمی ئەم پرۆژەیە نەزۆک کرد و دوای ئەوە لە ساڵی 2021 لە مانگی 9 دوای ئەوەی کە هەوڵمانە بۆ پەیداکردنی فەند و هاوکاریکردنی کۆمپانیای IQ لەگەڵ دامەزراوەی ڤێما توانیمان 100 سەگی تر نەزۆک بکەین و بە گشتی لەو کاتەوە تا ئێستا نزیکەی 450 سەگمان نەزۆک کردووە. ئەگەر ئەم 450 سەگە یەکی 10 بەچکەشیان ببوایە بە معدل باسیکەی 4500 سەگی تر بۆ پۆپولیشنەکە زیادیە کرد. بۆیە ئەمە کاری خۆی کردووە. بەڵام کاتێک کە بەم شێوازە خاوە ئەڕوات، کاتێک کەسێک نابێت دەستی ڕێکخراو بگرێت، کاتێکە هەوڵەکان حکوومەت بەلایەکە ڕوە و ڕێکخراو بەلایەکی ترا ئەڕوات، ئەو کاتە ئەو کاریگەریەی کە ئەبێ دروست بێت و کێشەکە چارەسەر بێت زۆر خاوە بێت و چارەسەر ڕاستەقینەکە خاوە بێتەوە. و بیرم نەچێت شتێک باس بکەم ئەوەی کە ڕێکخراوی پاکۆ کردوێتی هەمووی بە خۆبەخشانە بووە. هەمووی کەسی گەنج چ دکتۆرەکان بێت یا ئەو خۆبەخشانەی لە گرتن و گواستنەوە و گرنگیدان بە سەگەکانە هەبوون هەمووی بە خۆبەخشانە کراوە. کەسێکی دینارە قازانجی مادی نەکردووە و ئەمەی کە کردومانە لە ڕوانگەی بەرپرسیارەتیمان بۆ بەرامبەر بە کۆمەڵگەکەمان ویستومانە ئێمە ئەتوانین شتێک بکەین و ویستومانە چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەم کێشەیە و کاتێک کە لە توانای ئێمایە وەکو ڕێکخراوێک یا وەکو منۆکو پزیشکێکی ڤێتەرنەری کە چارەسەرێک پێشکەش بکەم ئەبێ بیکەم ئەرکی سەرشانی منە. بۆ نمونە کەسێکی تر کە لە بوارێکی ترا ئیشەکە ئەرکی خۆیەتی کە ئەم چارەسەرە بدۆزێتەوە و پشتگیری هەبێ یان نەبێت هەوڵ بات کێشەکە چارەسەر بکات. گرتن نەزۆکردن گەڕانەوە بەس ڕێکخراوی پاکۆ نەیکردووە. چەندەها کەسی تر هەبوون کە ئاژەڵ دۆستن لەسەر مەسرەف و جوهدی خۆیان لە کلینیکە ڤێتەرنەری تایبەتەکان یا لە حکوومیەکان سەگیان نەزۆک کردووە. بەڵام ئەویش چەند بۆ نمونە لەوە ئەچێت لە تا ئێستا بە هەمووی 150 سەگ کرابێت لە ماوەی ئەو چەند ساڵی 5 ساڵی کە ڕۆشتووە کەمتریشەوە. ئایا کێشەکەمان چارەسەر کردو؟ ئەمە وڵانە هەمووی دراون و شتێکی ترم بیر نەچێت چەند سەگێکیش هەبوون، چەند حاڵەتێکی تایبەت هەبوون کە سەگەکان براونەتە دەرەوەی وڵات. ڕێکخراوی وەرپاوس هەیە لە هەولێر کە ساڵانە ئەتوانێت 10 سەگ یا 12 سەگ بنێرێتە دەرەوەی وڵات و ماڵیان بۆ بدۆزێتەوە. بەڵام ئەوەش یعنی تەسیرێکی وای نەبووە کە سەگەکان ژمارەیان کەم ببێتەوە و کێشەکە چارەسەر نەبووە. هەمومان ئەبینین تا ئەم دەقەیە کێشەکە هەیە و پێویستی بە چارەسەریشە. ئایا چارەسەرکردنی ڕاستەقینەی ئەم کێشەیە چییە؟ تەمان بە چەند خاڵێک ئەکرێت. کۆنتڕۆڵکردنی زیادبوونی ژمارەی سەگەکانە لە ڕێگەی نەزۆکردنیان و کوتانکردن بۆی نەخۆشی بڵاو نەبێتەوە و پاشانیش گەڕانەوەیانە بۆ شوێنی خۆیان. هەندانی خەڵک بۆ بەخێوکردنی ئاژەڵی ماڵی. ئێمە زۆر لە کەس ناکەین کە ئاژەڵ بەخێوکات، بەڵام کاتێک کە تۆ ئەتەوێت ئاژەڵێک بەخێوکەی پێویست ناکە بڕۆی پارەیەکی زۆر بی بە ئاژەڵێکی دەرەوە بە جۆرێکی تایبەت و هەندانبی بۆ بازرگانیکردن بە ئاژەڵێکەوە کە لە تەمەنی 1 مانگیە لە دایکی جیا ئەکرێتەوە لە ژینگەیەکی زۆر ناتەندروستە لە شوێنێکی زۆر خراپە بەخێوەکرێت و دوای ئەوە ئەبێتە هۆی تۆش هەندەربی بۆ ئەوەی کە ئەو بازرگانانەیە ئەو کەسانی بازرگانی بە ئاژەڵەوە ئەکەن زیاتر ئەم کارە بەردەوامی پێبن. بۆیە لە جیاتی ئەوەی کە ئەڕۆی سەگێکی جەرمەن شێپەرد دەکڕی سەگێکی کوردی بەخێوکە بەهەمان شێوە ڕاهێنانی پێ ئەکرێ و زۆریش بە باشی ڕاهێنانی پێ ئەکرێ. چەند سەگێک هەبووە بۆ نمونە باسی وڵاتی نەرویج بکەم کە کەسێکی کورد کە ناوی شەهێن خانە سەگێکی لێرەوە هەڵگرتەوە کە لە شێڵتەرەکەی سلێمانی ڕزگاری کرد.
کە بردی ئەوێ بەخێوی کرد ڤیدیۆی ناردۆتەوە کە چۆن لەوێ ڕاهێنانی پێکراوە ئێوە مدەڕیبەکە سەرسام بۆ بۆی کە چۆن ئەم سەگە فێر کراوە چۆن زۆر بە ئاسانی لە سەگەکانی تر زووتر فێری شتەکە ئەبێت و ڕاهێنانی پێ ئەکرێت و ئەکرێت زۆر بە باشی وەکو سەپۆرت دۆگ یا بۆ لەبەرەوەی سەگی کوردی ئێمە جۆری سەگی شوانی و بە زۆربیان یا شوانین یا بۆ پاسەوانی بەکاریان ئەکرێت کە بەکاریان بێنینەوە و لە جیاتی ئەوەی کە سەگێکی جۆرێکی دەرەوە بەخێو بکەین سەگی کوردی بەخێو بکەین ئەمە هەمان شتیشە بۆ پشیلە. بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ خاوەن ئاژەڵ و کۆمەلگا بەگشتی کە پێویست ناکە کە تۆ زۆر بوون بە ئاژەڵەکانە بکەیت. پێویست ناکە هەنە حاڵەت هەیە کە دەست خەیتە کاری سروشتەوە. پێویست ناکە هەنە حاڵەت هەیە کە کۆمەڵێک شت هەیە بە جۆرێ لە جۆرەکان ببیتە هۆی ئەو زۆر بوونە ناڕەهایە یا زۆر بوونە ناسروشتی کە ئەکرێت ئاژەڵەکانی پێزیادکەن و بە تایبەتیش سەگ. حاڵەتێکی تر کە هەمانە دانانی یاسا و ڕێنماییە بۆ هاوردەکردن و فرۆشتنی ئاژەڵەکان ڕێگری لێ بکرێت یا بە ژمارەیەکی دیاریکراو بهێنرێنە کوردستانەوە و کاتێکیش کە خاوەنددارێتیان ئەکەن بۆ نمونە من پشیلەیەکم هەیە ناکرێ و نابێت هەچ کاتێ ویستم فڕی بەمە سەرجادە 4 بەچکەی پێ بکەم و بەچکەکانی فڕێ بەمە سەرجادە جا بۆ ئەمە شتێک کراوە تازە لە ساڵی 2022 دەسی بێکردووە یۆنان شتێکیان کردووە ئەوە قرسە لێرە بکرێت بەس وەکو ڕێگە چارەیەک بۆ ئەوەی کە بیزانن هەر کەسێک ئاژەڵێک بەخێوەکە تەبعا بێ ڕیجستەری بکات ناونووسی بکات کەم ئاژەڵە هەیە و بەخێویەکەم و من خاوەنەکەیم کاتێک کە ئەمەی بۆ ئەکەن DNA لێوەرەگرن کاتێک کە ئاژەڵێک لەسەر جادە ئەبێت فحسی DNA بۆ ئەکرێتەوە وەکو چۆن ئێمە لە مرۆڤیشە هەمانە کە وەچە و باوان دیاریەکرێن لە ڕێگەی DNA-ەوە بە هەمان شێوەن کاتێککە بزانن ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو سەگەی ئەو کەسە غەرامەیەکی زۆریەکەن بۆ ئەوەی کە ینی کە بەچکەشی پێ ئەکات ئەوە نەبێت کە بیگەڕێن ینی فڕی باتە سەرجادە و بێتە هۆی مردنی ئەو سەگە یا بێتە هۆی ئەوەی کە overpopulation ببێت و ژمارەی سەگەکان زیاد بکە ئەوە قورسە لێرە بکرێت بەڵام تەنها بەدانانی ڕێنمایی یا بە ڕێگریکردن لە زۆربوونیان ئەو کێشەیە ئەکرێت چار بکرێت وەکو باسیشمان کرد کاری پێکەوەی نێوان ڕێکخراوەکان و کۆمەڵگە و حکوومەت چونکە هەمومان ئەتوانین پێکەوە چارەسەری ئەم کێشەیە بکەین و لە ئێستاشا باشترین چارەسەر TNR-ە و بەتەنیا ڕێکخراو ناتوانێت حلیکات پێویستەکە هەڵمەتێکی زۆر بەرفراوان و مەزبوط بکرێت و بەردەوامیش بێ بۆ ماوەی چەند ساڵێک بۆ ئەوەی ڕێگری لە زیادبوونیان بکرێت نەک ببینە هۆی قەڵاچۆکردنی سەگ چونکە TNR نابێتە هۆی قەڵاچۆکردنی سەگ و دەستان خۆش بێ زۆر سپاس.